ڕێگای ناحیەی تەکێ ئاغجەلەر لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و ڕادەستکردنی کەرکووک بە هێزە عێراقیەکان بووەتە ڕێگای سەرەکی بارهەڵگر و ئۆتۆمبیلەکانی هێڵەکانی هەرسێ پارێزگای هەولێر و سلێمانی و کەرکووک و قەزا و ناحیەکانی ئەو پارێزگایانە. ڕێگاکە درێژەکەی نزیکەی 20 کیلۆمەترە. بەشێکی زۆری ئەو ڕێگایە بە تەواوی تێک چووە. بە جۆرێک توانای هاتوچۆی ئەو ژمارە زۆرەی ئۆتۆمبیلی نەماوە. ئەم ڕێگایە زۆر وێرانە. ئەوە تقریبان 2-3 ساڵە ئیتر تەواو تێک چووە. هەر بەکەڵەوە نەماوە کە سیارەی پیا بڕوا. ئیتر ئەم جادەیە بەکەڵ هیچ نەماوە. تقریبان 8 کیلۆمەتریان نۆژەن کردووەتەوە، 8یان تریان ماوەتەوە، پارەکەیان خواردووە. کە پارەکەیان خواردو ئێستا ناتوانن چاکێنەوە. چەند جار خەڵک چووەتە لای وەزیر ڕۆژین چ پێڵێن وەزیری ڕێگەوبەر ئاوادانکردنەوە. وعدی داوە، تەنانەت وعدی شەرەفی داوە کە چاشیکە کە چاشی نەکردو تا ئێستا. وەزعی زۆر خراپە. ئارە بەخوا 8 دانە مانگە ئێمە لێرە هەموو شۆخین. ماوەی لەمە و پێش هەنێ خەڵکاتن بە شۆفڵ و حەفار ئەو شتانە ئەم ڕێگایان پڕەوە کرد، پاران لە سایە قەسەنەوە هەم ڕێگاکە هەمووی لاتەتەوە. وەڵڵاهی برام ئەمە عیش حکومەتە نەوەکو خەڵک بەس حکومەت نایکات چی لێکەی؟ هەر زۆریش بەخوا هەتاوەکو هەولێر بە 6 ساعات بە 7 ساعت اینجاگەین هەولێر لێرەوە. وەڵڵاهی داواکاریمانەوە ئەم ڕێگایمان بۆ چاکەن. زۆر خراپە، حاڵمان نییە بەدەستێ بەخوا. حتا بڵی ناخۆشە وەزعیم جادەی وەڵڵاهی بۆ ئەم دیانە حتا بڵی ناخۆشە کابرا قلێ ماستێ دێنێ هەتای گەێنتە تەکێ و چەمچەماڵ هەموویە بێ بە دوو بێتامە بێ ئەونا عەشڵقێ هیچ تامیتیان نەماوە. ئەجا دوایەوە سیارە لەم ڕێ عاتڵە بێ وەڵڵاهی معدەلی خوا سیارە لەم جادەی عاتڵە بۆ ئەم جادە پیسە و ناخۆشە. ئەگەر بۆمان چاکرێ وەڵڵاهی گەلێ چاکە و مەمنونتانین. و ڕێگای تەکێ ئاغجەلەر لە ساڵی 1970 دروست کراوە. بە جۆرێ و دەرخستانەی بۆی کراوە پێویستی بە زیاتر لە 2 میلیارد دینار هەیە بۆ چاکردن و نۆژەنکردنەوەی. بەڕێوەبەری ناحیەی ئاغجەلەریش باسی لەوە کرد دەرخستەیان بۆ ڕێگاکە کردووە و لە ڕێگەی لیژنەیەکی تایبەتەوە سەردانی جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری ئاوادانکردنەوەیان کردووە و دەرخستەکەیان پێداون. لێپرسراوی فەرمانگەی چاکردن و پاراستنی ڕێگەوبانی چەمچەماڵیش دەڵێت بەهۆی بەردەوامی قەیرانی داراییەوە لە ئێستادا ناتوانرێت ئەو ڕێگایە چاک بکرێت. لە ساڵی پار دەرخستەمان بۆ کردەوە ڕێگای تەکێ ئاغجەلەر قۆناغی دووەم کە درێژەکەی ئەوەی ماوە تقریبا 8 کیلۆمەترە و نردومانەوە بۆ بەڕێوەبەرەتی گشتیش نردێتی بۆ وەزارەت، بەڵام تا ئێستا هیچ جوابێکی نەبووە. هیچ ئەمەلێک هەیە بۆ چاکردنی ئەو ڕێگایە؟ هیچ ئەمەلێک نییە. ئەوەی ئێمە زانیاریمان هەبێ هیچ شتێک نییە. ئەوەی لەسەرەوە بەیەوترا هۆکارەکە تەنها قەیرانی داراییە؟ تەنها ئەوەیە، بەڵە تەنها قەیرانی دارایی. لە ئێستادا ڕێگای تەکێ ئاغجەلەر ڕێگایەکی سەرەکی تانکەرەکانی گواستنەوەی سوتەمەنی کۆمپانیای داناغاز بۆ پاڵاوگەی خوورمەڵە و شیواشۆک و شیوەشان بۆ پاڵاوگەی بازیان و بە جۆرەی ئامارەکانی ناحیەی ئاغجەلەریش ڕۆژانە جگە لە ئۆتۆمبیلی بچووک و تایبەت نزیکەی 500 ئۆتۆمبیلی بارهەڵگر و تانکەری گواستنەوەی سوتەمەنی بەم ڕێگایەدا تێپەڕ دەبن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.